لە تیرۆرکردنی ئەو کەسانە تەسلیمبوونی خەڵکی بە ئیرادە و کورتپەروەرە بە خواستی داگیرکەران و بوون بە نۆکەر و گورگەمێش لە دژینەتەوەکەی خۆی. دەیانەوێت خەڵکی نیشتیمانپەروەر و کورتپەروەر بە چۆک دابێنن بۆ ئەوەی تەسمیلی ئیرادەی داگیرکەران بێ بەداخەوە. دیارە یارمەتیش دەدرێن، ئەگە یارمەتی نەدرێن کەس ناتوانێت ئەوڕۆ بە ئاسانی و وەک بەرزەکی بانان بۆی دەربچێتن و خەڵکی شەید بکە. پێویستە هەر هاوڵاتێکی کورد تەگە ڕوحێکی کوردایەتی و نیشتیمانپەروەری و مرۆڤ دۆستی لە ناخیدا هەیە دەبی خۆی بەرپرسیار ببینێتن، دەبی ئەوانە دەستنیشان بکەن، دەبی ئەوە بزانن ئەوە کرمن ئەو کرمانە دەبی لە بەین ببرێن، دەبی ئەوانە دەستنیشان بکرێن، هەموو هاوڵاتیەک دەبی خۆی بەرپرسیار ببینێتن بۆ کۆتایی هێنان بۆ وەزع. دام دەستگا ئەمنیەکان ئەرچی سەرەکی لەسەر شانیوانە، چکە ئەمنێت و ئاسایشی ئەو وڵاتە بۆوان سپێردراوە. کابرایەکێکی مامۆستا سوهێر ناسراوە بە شەماڵ باشە خۆ ئەوە نەگەری لایەنە چەکدارە و ئەستەن باوەڕ ناکەم بتوانیت چۆرەگەیەکیش بکوژیتن وەکو با بڵێن وەکو لایەنە چەکدارێکە تەنها پیاوەکی ڕۆشنبیر و مۆزەفێکی دایرەی کشتتوکاڵە و ئەوەندەیە تەسمیل بە ئیرادەی داگیرکەران نەبووە و نەبووتە جاسووس، هەر ئەوەندە تاوانەکەی ئەوەیە نەبووتە جاسووس. بێگومان ئەو زنجیرە تیرۆریەی کە دەوڵەتی فاشستی تورکیا بە هاوکاری خۆفرۆشان و نۆکەرانی لە باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان و دەتوانین بڵین لە پانتایی کوردستان بە شێوازی جۆرە جۆر دەستی پێکردووە ماوەی چەند ساڵێکە لە دەستپێکردن لە تیرۆرکردنی هەواڵ هەڵمەت تا دەگاتە تیرۆرکردنی ئەمڕۆی نووسەر و ڕۆشنبیری دەڤەری گەرمیان مامۆستا سوهێل خورشید کە بەڕاستی ئەو تیرۆرە پێشاتێکە کە پێویستە هەمومان ینی خاوەنداری لێ بکەین و دەریشکەوت لە باشووری کوردستان و لە هەموو کوردستان هەموو کوردێکی ئازادی خواست، هەموو کوردێکی وڵات پارێز ئامانجی داگیرکەرانە. لێرەوە ئیدی ستۆپێک بکرێ ئیتر ئەو شتە ئاوا تێنەپەڕێ و بەڕاستی پێشاتەکە کە ئەگەر ڕێ لێ نەگیرێ دەگاتە سەر هەموو کەسێکی ئازادی خواست و بەرپرسیارەتی یەکەم لە تیرۆرکردن و دۆزینەوەی تاوانباران دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە کفری و لە گەرمیان بگشتی.